من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان لە بەخشینەوە سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی قەزای شارە زورمان کرد لە هەڵەبجەی تازە بووینە میوانی ماڵێکی خاوەن پێداویستی تایبەت لە خانوویەکدا ژیانیان بەسەر دەبرد پڕ بوو لە مەترسی و ناڕەحەتی و ناخۆشی. بەڵام ئێوەی ئازیز و خێرخواز و خۆشەویست دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان بەهۆی سەخاوەت و دڵسۆزیتانەوە توانیتان تەواوی پێداویستی ناوماڵ و خانوویەکی خنجیرانە و زۆرێک لە ناڕەحەتی و ئێش و ئازارەکانی چەندین ساڵیان بۆ بکەن بە خەندە و خۆشی. بابزانین کاتێک ئێوەی ئازیز و خۆشەویست دەبەخشن چۆن گۆڕانکاری لە ژیانی هەژاران و نەداران ڕوئەدات و چۆن هاوکارەکانی ئێوە ئەبێتە فریادڕەس و خەرمانبەرەکەتان دڵی خەڵکانێکی هەژار و نەدار و خاون پێداویستی تایبەت خۆش دەکات. چەند مانگێک بەر لە ئێستا لە پشتی منەوە خانوویەکی گەڵ خانوویەکی پڕ لە مەترسیتان ئەبینی، بەڵام بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە خانوویەکی تازە و خۆش و ناماڵێکی تازەیان بۆ دروست کراوە. چەند ساتێک لەگەڵمانە بن با بزانین گۆڕانکاری چۆن لەم ماڵە خاوەن پێداویستی تایبەتە کرا و هاوکاری و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست چۆن دڵی ئەم خانەوادەی خۆش کرد. لەگەڵمانە بن. ژیانێکمانەیە لەم خانە بەڕاستی ئەگەر ئێمە نەوێ ناچاری نەوێ کەس ئیداری تێ ناکەن. باوەڕتان بێ سوێنتان یعنی زۆرتان لەسەرم نییە مناڵەکانم زۆر جار بە پێ پاراچن بۆ مەکتب سەیری دەمی مناڵەکەن. ئەگەر ڕۆژێک باران وێ ئیتر کە باران دەستی پێکرد ئێمە ژیانمان نییە، یعنی بەڕاستی خۆم یەکێکیان خۆم شەو تا بەیانی بەم ژوورانە ئەگەڕێم بەم ناڕەحەتیە. ژیانەکەشمان یعنی زۆر ناڕەحەتە، زۆر ناڕەحەتە. باوەڕتان کە من خۆم چوومەتە سەربان، یعنی کەسێک نەبووە یارمەتیمان بدا، خێزانم خەریکە و لەحانە خۆم چوومەتە سەرەوە کەوتمەتە خوارەوە. باوەڕکە تا ئیسایش پێمە دیارە، تا ئیسایش پێمە دیارە. ئیتر ژیان یعنی زۆر ناڕەحەتە لەلامان. یعنی خانوویەکەمان ئەوە نییە کە ژیانی تیا بۆی تەڕێوە ناچاری نەوێ، ژیانمان لە ساسە گۆڕاوە. ئیتر خۆتان حاڵ و ژیانی پێشوتان بینیە و ئیسایشە بین. زۆر سوپاسدانەکەین، دەستان خۆش بێخۆ.
من خۆم 10 ساڵە ینی ژیانم ئاوا بووە باوەڕکە ژیان نەوەی تر بەس ناچاریە بەڵام جا سپاس بۆخوا لە ماوەی 3 مانگە ژیانمە لە ساسە گۆڕاوە. گۆڕانکارەکان چی؟ گۆڕانکارەکان وەڵای ئەوەی تر ژیانی مناڵەکان من یعنی زۆر خۆشە لە پارەی ژیان و لە بارەی کوڕەخان و بارانەباری زۆر ناڕەحەتین بەڵام ئیسا هەر نازانی باران ئەبارەی لە ماڵەوەی لە ماڵەوە دەرگا داخزی تر ژیانێکی زۆر خۆشە ئیسا ژیانمان زۆر زۆر گۆڕاوە یعنی بڵێم لە ساسە بڵێم زیاتریش ئەو نەژیانمان ینی لەو بارە زۆر زۆر گۆڕاوە هەوسا ژیانەوە بەخوا ساوکە کەبرێکمان بوو بەڵام ئیسا سپاس بۆ خوا بۆ خێرخوازان ژیانمان زۆر خۆش. ئێستا مەترسی ڕووخان و مەترسی هاتە خوارەوەی کۆمەڵێک شت نەوەڵا سپاس بۆ خوا سپاس بۆ مسلمانان خوای گەورە ڕزقیان بە خوای گەورە بێوەیان کە وەڵی زۆر زۆر مرتاحین لەو بارە و خانێکە خۆتانی بینن سپاس بۆ خوا خانێکی خۆشە هیتر هیچی کەم نییە لەو پێشیش خۆتان بینیتان و چۆنە ئیساشی بینن ینی لە ساوکە ئەمە لە جەهەنمێک گۆ بە بەهەشتێکە سپاسانەکەین دەستان خۆش بێ و خوای گەورە پاداشتان بات و خوای گەورە بخاتە بەر جەزای قیامەتە. پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامبەر نامەی بەخشینەکەین کە هاتن بەهانامان و ئێمە لە ژیانێکی زۆر ناخۆشا بووین کە بارانە باری زستانانی تر لە کەپرێکا بووین لەوح بوو جرجە هاتە خوارۆ ژیانمان زۆر ناخۆش بوو شەوانە مناڵەکان باوەشیان پیا کردم دایەگیان خانۆکە ڕوخێ بەسەرمان زۆر جارە ترسا ماگری تێ بچێ ئەو نەخراب بوو خانۆکەمان زۆر زۆر خراب بوو بەڵامی سەر لە خوا بەزیا و بێ هەستەکەین خەوێکمان بینیوە هەموو جارکە نوێژەکەین و لێ بینەوە دوو شەواتوینەتە ناوی کە هۆرهینەکەینەوە زانین خەومان بینیوە ئیترە لێن خوایەگیان لەو کەسانە ڕازی بێکاوە نەباش بوو ناتون بە هاواری ئێمەوە و کە مسلمانان بوون بە کەسوکاری ئێمە و ئێمە بێدڵسۆز بووین لەیرا بە 4 مناڵ و ئەم پیاوە نابیناوە ئیتر هیچ کەسێک نەبووە جاری وا بوو بارانە باری زۆر جار ئەوەنە ناخۆش بووە و خوایگیانەوە بۆ کەسێ تەلەفۆن ناکا بڵێ ماون مردوون هیچ کەسێک نەبوو لە ڕاستیە تەلەفۆنێکم بۆ کار بڵێ ماون ئیتر خۆمە چومی زوگام مەدا لە سەربانەکە ئیسا لەخوا بەزیا بێ خەمی هیچم نییە هەستەکە منیش وەکو خەڵک هەم مناڵەکانم ژیانێکی خۆشیانەیە هەمنیش هەستەکەم خۆم وەکو دایکێکە ژیم لە مەولا خەمی ئەوەم نییە بڵێ مناڵەکانم سەیری خانووی خەڵکەم بڵێن دایگیان کەی خانۆکەی ئێمە شاوا خۆشە بێ هەرەمە ڕۆڵە خوا گەورەیە ئیستا سەیرمانەکرد هەر لە بیدایەت یەکەم ڕۆژ کە کرێکاریشی کردووە ئیتر ئێمە چکە نزیک بووین کاک لوقمان نەزانێ ئیتر زۆر دڵیان پێی خۆش بووە خوا جەزای کاک لوقمانیش با تۆ زۆر مانوو بووە لەگەڵمانە و زۆر هاوکاری کردوین و زۆر یارمەتی داوین و عەزیەتی بووە و ئیتر ئاوا هەم خەڵکیش زۆر کەسی تر مسلمانان خۆیان لێ ڕازی بێتون بە هاوارمانەوە لە هەر چوار لاوە هەر کەسێ خێرخواز بوو بێت و یارمەتی ئەم بەرنامەی دابێ و نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا بۆ دوای ئێمەش ئیشەڵڵا کەسی تر زۆرە وەکو ئێمە داماوتریش لە ئێمەش هەیە چونکە ئەو ژیانە هەچ کەسێتیان نەژی نازانێت چۆنە هەچ کەسێ لە ژیانی ناخۆش بژی ئەو کاتە بەزەی بە کەسێک هەیەتەوە کە ژیانی ناخۆش بێت ئێستا هەستەکەین کە ئەژین ئێستا هەستەکەین کە ژیانمان هەیە کە مناڵەکانمان لە ناو خەڵکاوەکو مناڵی تر وایە ئەم بەیانەیە کە دوێنێ کاک لوقمان بردنی بۆ بازاڕ جلی کوردی بۆ کڕین ئیتر مناڵانی کۆڵان هاتوون بە شوێنیان ناو لە حەوشەکە پڕ بوو لە مناڵ وا هەستمە کرد جەژن بوو کچان جلی کوردیان لەبێرا بواتون بە شوێنی کچەکە و ئەم کوڕانش ڕەفیقیان هاتبوو تر وا هەستمە کرد ڕۆژەی جەژنە بۆ مناڵەکانی من وەکو جەژن وا بوو بێبەش نەبوون وەکو جاران نەبوو نەوێرن بچنە دەرەوە خۆمم بردن بۆ مەکتەب چەند ساڵە لە مەکتەب نەبووە بچوومە بە شوێنیانە هەم بشم بێنە نایەتەوە مامۆستاکەی و هیچ دایکێکم نەبینیوە وایە و مامۆستاگیان مناڵەکانی من جیاوازن چونکە ژیانێکی جیاوازیان بردووەتە سەر ئەم دوانە 3 مانگ بوون باوکیان وای لاتۆی تر حسێب کە وەکو باوکیان لە ژیان نایە گونا حەوا بڵێ بەس وەکو نیان بینی عنی وەکو نەبوون دەستیان باوکیان نەبووە دەستیان بگرێت و
بە ئاواتیەوە بوو نازەکانی هەڵ نەگرتوون ئیتر بەنیاز بە ئاواتیەوە بوون کچەکەمە هاتۆی دایکە ئەو ماڵە باوکی هاتۆتەوە باوشی پیا کردووە کە چون بۆ بازاڕاتنە لاویگیان باوشکە بە منە ئەو عەلاگەکان مایە بەدەست باوکیەوە ینی هەستکە باوکو بۆ هێناوی زۆر بێنازیان بینی وانی هەرچەند بڵێم لەوە چێ هەنێکی هەر لە ئێستا لە خەیاڵم نەبێ نەتوانم بڵێم ئەگینا ژیانێکمان بووە ئێمە وەکو ژیان نەبووە بڵێن ژیانە هەر شتێکە بڵێ ژیاوین ئەوەش لە ڕەحمی خواوە بۆ بەڵام ئێستا لە ماوەی ئەم سێ مانگا لە خوا بەزیا بێ لە ڕێی بەرنامەی بەخشین و کەناڵی پەیام و ئەم کەسە چاکە بە ڕێزانەی وەکو جەنابتان ژیانی ئاساییمان بۆ گەڕاوەتەوە ئێمەش هەستووە ژیانەکەین وەکو خەڵکی ئێستا ئەزانین کە ژیانمان هەیە ئێستا جانتای جوانمان هەیە پێڵاوی جوانمان هەیە خانوویەکی خۆشمان هەیە پارەمان هەیە پارەما بێ بچم بۆ حانوت خەرجیکەم لە تەکاڕەکانمان ئەگەڕێم یاریەکەم ئێستا من وەکوواڕەکانم جانتام جوانە پێڵاوەکانم جوانە جلەکانی مەکتەبم زۆر جوانە پارەم پێیە ئەچم بۆ حانوت پارە خەرجەکەم دڵیشت خۆشە بەڵێ لە سەرەتا لە خانووەکەی ئەو لە زۆر ناخۆش بوو ئەترسیان بڕوخێ داگم ئەترسیا شۆرت بە کاکارەباگان بسووتێن لە ناوخانوەکە ئیتر باگم ڕۆژێ چووە سەرمان کەوتە خوارەوە ئیتر ئەمانەی ئازاری پێگەیشت دوایەوە هاوردمانە ژوورە ئێستا ناچێتە سەربان تکە ناکە خانووەکانمان خانووەکان ترسیشتان نەماوە کاچەند لە خەم و ئازارەکانی تۆ کەم بۆتەوە لە سەرای هەموو نوقسانی و ناڕەحەتی خۆت کەمێکی تریشتە بوو من خۆم بەڵێ خۆم یعنی وەکو ژیانی خۆم ناڕەحەت و بەڵام ئیسا وەکو لە چاڵێک دەرم بێنە بەرزیەک ئەوە نە ژیانم گۆڕێەوە ئەوە نەمرتاحم چون مناڵەکانم زۆر دڵیان خۆشەوە خانێکە بۆ ژیان وە ماڵەکە لەوە پێش بەخواوانە باوەڕم پێ بکە لەوە پێش هەر لەوە چێ بڵێم خەڵکی یاسای حسێوی وەکو سێوی زەلا نەک بزەلام حسەیەکی شتێکی بۆ نەکردی کە وەکو خۆی یعنی مناڵەکان لە خۆشییان نایانەزانی باوەڕم پێ بکە دیوارەکانیان ماچە کرد ئیتر ژیان زۆر خۆش بوو یعنی زۆر خۆشەی سەلای سواز بۆ خوا سواز بۆ ئێوە دەستان خۆشوێ ماڵتانەوە بێ خوای گەورە جەزاتان بەدە یەکەم ڕۆژتان کە هاتنە ئەم خانووە هەستی خۆت و مناڵەکان چۆن بوو چیانەوە تا چەند دڵخۆش بوون کە خانوویەکی تازە دوور لە مەترسیان بینی وەڵا ئەوە نەخۆش بوو دڵیان ئیتر نازان بڵێم چی وەکو باوکیان وتی دیواریان ماچە کرد ڕەشەبایە کاتبووەیویت دایکە ئەو بچووکەم باوشی پیا کرد بووم بۆ کاک لوقمانم باس کرەیوت دایگیان یەخوا نەمرین تا چینەوە خانە خۆشەکەی خۆمان ئیتر ئەو کاتە بیش منە ئیشەڵا نامرینە لەنکیان زۆرمان نەماوە ئیشەڵا نەوەڵا ئەوە نە دڵمان خۆش بۆ ئیتر لە خۆشیاوەتە ئەگرین
ینی ئێستا هەست بە ژیانی خۆشیەکەین ئێستا هەستەکەین ئێمەش وەکو کەسێک ئەژین لە ژیانە یعنی ئێستا کە باران ببارێ و ڕەشە لەخوا بابێ بەزیاو بێ تەسیەوەتان نەما نازانین کە بارانە و کە باران بارین هەیە هەتا نەچینە دەرۆ نازانین بارانە بارێ ئێستا ترسیەوەمانێ نەجرج بێتە خوارۆ نەخۆڵە بارێتە خوارۆ نە دڵۆپاکە نە لەوحەکان تەقەیەت نەخۆم بە نیوەشەوە چمە سەرۆ نە باوکیان مەترسی ئەوەی هەیە کە بڵێ خەمی مناڵەکانمە و باوکیانەوی داواتم ئەوەیە کە خانوویەک بوێت و مناڵەکان میسە ئێمە ئاواتەکەمان ناتوێتە دی ئەگەر هەرچیشمان لێبێتتر خەممان نییە و دەستخۆشیمان زۆرە بۆ ئەو کەسانەی یەخوا نمونیان زۆر بێ و خواسە ئەقاتی تریان باتێ یارمەتی کەسانی تری وەکو ئێمەش بن کە هەیە زۆر زۆر لە ئێمەش خراپتر بێ یاخوا ماڵیان ئاواوی یاخوا خی گەورە دەزانم بات و وڵایی شێکیان کردی تر نازانم بێژم پاداشتەکەی مەگەر خوا بیداتەوەی ناخۆ ئێمە چین پاداشیان بین ئەو نە ئیشەکەیان جوانە ئەو نە ڕێک و پێکرا ئەو نە یعنی تر نازانم لە خۆشییان نازانین بێژینی بەخواونە ژیانەکەی خانەکە خۆشە ئەو نە ڕێک و پێکە هیچ نوقسانێکی ئەی بۆ فراوانی خانوەکە تا چەند وەڵی چۆنە بۆ فراوانی خانەکە ئەمە زۆری میوانە و دوو نووسن و هۆڵێک و موبەقە و مەدخەل و حمام و ئاودەسە و ژوورێکی سەربانیان بۆ کردینە تۆ سێ بە چوارێکە و پێشتر شوێنیشتان نەبوو شوێنی ئەواتان نەبووکەم هەموو مناڵەکان نەبەخوا شوێنی ئەوە ئەگەر ڕۆژێ نانی بکردایە وایە حیوانەکە ئیتر قەدعو سوێن بەخوا میوان ماناتێەوە قەراقی ئەم دیوارە ڕۆیە چوێتە ژوورە دانیشتێ ئەو لە حیوانەکەی تر چارنەوە نانی کردی هەرە بەخوا ژیانەکەمان یعنی خۆ لەوە چێ خەڵکێکی زۆر لە مەنتیقای منازی چۆن ژیانمان چۆن بوو دیسای ژیانمان چۆنە سوپاس بخوا حەمد و سەنا بخوا لە مسڵمانە وەزیاوێ خوای گەورە پاداشیان بات ئێستا چیتان بۆ کراوە تا چەند دڵتان پێخۆشە تا چەند ئەوەی کە پێویست بوو بۆتان کراوە وەڵی بڵێم هەموو شتێکیان بۆ کردوینی سەمارەزی نوێنیان بۆ کردوین کەوانتەری موبەقیان بۆ کردوین کە هەر شتی وامان نەبووە بە خەویش نەمان بینیوە غەسالەیان بۆ کڕیوین فەرشی ناوماڵ هەمووی لەیەکە فەرشەکانمان چکە و کاتە هەر فەرشێکمان پارچەیە فەرش و نوعێک بوو پیاوێکا و هەر بردی بۆ سەر گەوڕی مانگاوشە چکە بە کەڵکیەوە ناهاوکە لە ناوماڵ و شتادایخەی ئیسا فەرشی جوانمان بۆ کراوە تەلەڤیزیۆنمان بۆ کراوە زۆپایەکمان هەبوو هەر کۆ نەبوو کڕیم غازێ کرد ئێستا سۆبای جوانیان بۆ کڕیوین دەستیان خۆش بێ یاخوا گسکی کارەبایان بۆ کڕیوین ئەم پشتیان بۆ کڕیوین دۆشەک و بەتانی و ئەم شتانیان هەمووی بۆ ماڵێکی خنجیلانەی تازە ئێستا لەخوا بەزیاو بێ حاجەتی ناوماڵ پێداویستی ناوماڵیان بۆ کردوین و
ئیتر ئەوەی پێداویستی بێ بۆمان کراوە و غازە و هەموو شتێکمان هەیە. کاتێ بارانە باریدایکمە شۆ سەروانش لە تەک باوکمە هەردووکیان جارێکیان باوکم کەوتە خوارد لە سەروان ئازاری پێگەیشت. ئێستا دوومان خۆشە خەمی باران ببارێ ئاگامان لێ نییە مەگەر بڕوێنە دەرەوە تکەوشن ناکا خانەکەمان لە ڕووی مەکتەبیشەوە جلی تازەمان هەیە، پێڵاوی تازەمان هەیە، هەموو شتێکمان تازە کراوە لە دەگاڕەکانمان ئەتوانین بگەڕێین، توانین هەموو شتێکیان دەگاکەین. وەکو یەکەم جار فەرقی کردووە، یەکەم جار کەس نەها بۆ لامان هاوڕێکان، بەس ئین جارە ئەم بەیانێ ڕۆژی جلی کوردی ئەم حەوشە پڕ بوو لە مناڵ ئیتراتی بۆ لای ئێمە ئیتر ئێمەش وەیەکەوە چوین بۆ مەکتەب و جاران خانووەکەمان بچوو بوو هەموومان لە یەک ژوورە دانیشتین، سەعیمان بۆ نەگرا کەسێک قسەیەکرد لێمان تێکە چووە چیمان بوو تایە و سەعی ئیمتیحانیشمان بوو لێمان تێکە چووە چیمانەوت. تر دەستی خێرخوازان خۆش بێت و ئێستا ئێمە یەکی ئالەم ژوورە ئەمە هۆڵە دوو ژووری نووستن، مەتبەخێ، ژوورێکی سەربان. ئێستا شوێنتان هەیە بۆ ساعی بۆ دانیشتن بۆ خەو مشکلی ئەوشتان نەماوە؟ پێشووتر جلی کۆنەی خەڵک ئەگەر یەکێک ساڵی پێشوو یا بچووکە بێتەوە بۆ مناڵەکەی ئەهێنا بۆ ئەمان پێڵاو و هەم جانتا و ئیتر ئاوا بوو. ئێستا جانتای جوانیان هەیە و کەلوپەلی تازەیان لەبەرایە و ئیتر بۆ خۆیان لە شێوازی تەلەبەکانی ترە چەند جیاوازیان نییە وەکو تەلەبەکانی تر، خەرجیان نەدەینێ بۆ مەکتەب و ئیسا لەخوا بەزیا و بێ زۆر زۆر باشین وەکو ئەو کاتە نەماوین کە پێشووتر ئاواژیانمان زۆر زۆر قورس بوو. بەدڵخۆشیە ئیسا بەدڵی خۆش و هەم لەگەڵ ڕەفیقەکانیان ناجیاوازیان نییە و هەم هەستەکە نەوانیش وەکو ڕەفیقەکانیان نەژین و ئێمەش وەکو دایک و باوکیان هەستەکەی نیسا خەفەتیان بۆ ناخۆین چونکە وەکو تەلەبەکانی تر لەخوا بەزیا و بێشتەکانیان مەزبووتە و جلی جوانیان لەبەرایە و
جانتاکانیان دڕاونیە و پێڵاوی جوانیان لە پیایە و اینجا ئیتر وەکو تەلەبەی کە خەرجیان پێیە توانن چن لە حانوت شت بکڕن و ئاوا براکەم خی گەورە لە هەموو لایەک ڕازی بێ و هەچ کەسەیە کە یارمەتی ئەمەی داوە خی گەورە یارمەتی ئەویش با ئیشەڵاسە ئەوەنەی باتێ ئیسە ئێمەش وەکو خەڵک خاوەنی ماڵ و خانووی خۆمانین و دەستمان کردو بە ژیانێکی خۆش و خی گەورە جەزای هەموو لایە باتەوە خی گەورە هەچ کەسێ یارمەتی ئێمەی داوە لە 250 هەتا هەرچەند نێتوانی بێتی بە قسەیەکی خێریش بێ خی گەورە پاداشتیان داتەوە ساڵ ئەوە نیان باتێ و خی گەورە لیان ڕازی بێ ئێمە چەندێ لەوان ڕازین خی گەورە ساقال لەوان ڕازی بێ ئێمە بەردەوام هەتا بمێنین هەر دوعای خێر بۆ ئەو کەسانەکەین کە یارمەتی ئێمەیان داوە کە ئێمەیان لەو ژیانە قورسە دەرکردووە ویسا ئێمە شەستەکەین وەکو خەڵک ماڵێکمان هەیە و ئەتوانین ئێمەش وەکو خەڵکی ژیانێکی خۆش و ئاسوودە بەرینە سەر و ئەو کەسانش کە بێتاقەت بوون بۆ ئێمە ئیسەیتر هەست بکەن کە ئێمە لەخوا بەزیا و بێ باشین و ئەوە بەهۆی یارمەتیەکانی ئەوانەوە ئێمەش ئەتوانین ژیانێکی ئاسوودە بەرینە سەر ئەوانیش دڵیان لە جێی خۆیان بێت و بڵێن بەخوا شتەکانمان لە جێی خۆیایەتی و بە شوێنی خۆی گەیوە لە ڕووی گەورە و مەسافەی خانووەکەەوە تا چەند وەڕانکاری تیاکراوە تا چەند زۆر ئیسا ئەتوانین یعنی هەنێ کات من وام لە هاتبوو مێشکم کە قسەیان نەکرد تێ ناگەشتم لە قسە نییە هەمومان لە یەک شوێن نابووین چونکە جێگەمان نەبوو ئیتر ئەوەنە سەوت و تەلەڤزیۆن و هەم مناڵ و سەعیکردن و ئیتر هەندێک جار خێرخوازێکە هاو بۆ لامانەگینا وەکو میوانمان نەهاتووە بڵێ میوانمان هاتووە دەست بە ئاوات بووین یەکێ با لە دەرگاکەمان خێرمان پێ بکە خەممان بۆمان و خوایان کەسێک خێر بکات و دوعامانەکرد لە نوێژە خوایانێکی خێر بکات و خێر بە مناڵانە بکات و وان لێ نەیەتەکە لە برسانە بە بەرچاومان و زەبوون بوون ئێستا ژوورەکان گەورەیە دوو ژووری نووسنە هۆڵێکە میوانە و مەطبەخە و ژوورێکمان هەیە لەسەرەوە بۆ عەشیای نانکردن و بۆ پێداویستی زیا کە بخەیتە سەرەوە داینیت و اینجا هەم سەربانەکەشی وەکو حەوشەیەکی خۆش وایە بۆ شوێنی فەرشۆرین و اینجا نانکردن و ئەم شتانە شەر بۆ ڕۆژی خۆرە تاوتیایە ئیسراحەت بکەیت و تا چەمە دڵتانە تا چەند سەخواستی ئەوە دروست کراوە زۆر هەموو شتەکانی بە دڵی خۆمانە لەخوا بەزیا بێ زۆر پیاوێکی بەڕێز بوون لەگەڵ جەناب تا هەرچیان کردووە پیان و توینەوەتان بەدڵە بەویستی خۆتان بێ هەموو شتەکانیان بەهینی خۆمان کردووە لەخوا بەزیا بێ زۆر کەسێکی بەڕێز و چاک و خی گەورە جەزای هەموو لایەباتەوە و هەمووتان دەستان خۆش بێت و خی گەورە سەقاتی تر نمونەتان زۆر بێت و ئەوەن سەد ئەوەنەی ترتان نەباتێ ئیشەڵڵا
سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵە جوانەکەی پەیام مستافە خۆشەویستەکەی دەستگای بەخشینی خڕواسی دەکەم بۆ دەڤەرەکەمان قەزای شارە زۆر هەڵەبجەی تازە. خێرخوازانی خۆشەویست، هەرو خۆتان ئاگادارن پێش 3 مانگ لەمە پێش بە دڵێکی ناخۆش و چاوێکی پڕ لە فرمێسکەوە بووینە میوانی ماڵەکانتان. بەڵام خۆشبەختانە ئێستا بەهۆی هاوکاریەکانی ئێوەی خۆشەویست و لە دڵا شیرنەوە بە دڵێکی خۆش و چاوێکی بێکەنینەوە دەبینەوە میوانی ماڵەکانتان. خێرخوازانی خۆشەویست، من لە وێرە دەمەوێت پێتان بڵێم دڵخۆش من بە هاوکاریەکانتان بۆ دەستگای بەخشینی خێرخوازی، چونکە خۆتان دەزانن دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی خۆی هەر جارە و لە شارێک لە شارۆچکەیەک ئەم هەرێمی کوردستانە هەژارێک نەدارێک لە هەر کوێیەک بێ ئەوان لەوێ بوون بەهۆی هاوکاریەکانی ئێوەی خۆشەویستەوە. ئەوە ئێوەستە خۆتان دەیبینن پێش چەند مانگێک لەمەوە پێش ماڵێکی هەژار و نەدار خاوەن پێداویستی تایبەت بەهۆی هاوکاریەکانی ئێوە ئێستا لە ناهامەتەکانی ژیان ڕزگاریان بوو بە تەواوی پێداویستیەکانی ناو ماڵەوە. خێرخوازانی خۆشەویست، دڵخۆش بن بە هاوکاریەکانتان، چونکە هاوکاریەکانی ئێوە دەتوانین ئێمە بەردەوام بین. دڵنیا بن تا ئێوە ببەخشن ئێمە بەردەوام دەبین لە ئێوە بەخشین و لە ئێمە خزمەتکردن. خێرخوازانی خۆشەویست، ئێمە دەمەوێت لێرەوە سپاسی یەکە بە یەکەی ئەو کەسانە بکەم کە هاوکارمان بوون لە دروستکردنی ئەم خانووە هەر لە 250 دینار لە 5,000 دینار بە دوعایەکی خێر بێ ئەمە دەستخۆشیان لێکەین، خوای گەورە پاداشی خێران بداتەوە. ئێمە ناتوانین لێرەوە سپاسی ئێوە بکەین چونکە پاداشیەوە تەنها لای خۆی پەروەردگارە. داواتان لێکم بەردەوام بن تا ئێمەش بەردەوام بین. ئێمە ئەم ماڵە و خۆتان دەیبینن لە ژیانێکی زۆر سەخت و ناڕەحەتیدا دەژیان مەترسی لەسەر ژیانیان بوو، بەڵام ئێستا بەوەی هۆکاریەکانی ئێوە توانیمان لە ماوەیەکی کووردا خۆشبەختانە وەک خۆتان دەیبینن ئەو خانە قنجەڵە جوانە بە تەواوی پێداویستیەکانی ناو ماڵەوە وەکو هەموو خەت ئەم خانووە پێشتر لەم گەڕەکە ناخۆشترین خانووی ئەم گەڕەکە بوو، بەڵام بەهۆی هاوکاریەکانی ئێوەی خۆشەویستەوە ئێستا خۆشبەختانە توانم بڵێم یەکێکە لە خانوو خۆشەکانی ئەم گەڕەکە بە دڵنیایەوە خۆتان بیبینن بە چاوی خۆتان. خێرخوازان ئێمە لێرەوە دەمەوێت سپاسی یەکە بە یەکەیان بکەن کە زۆر دڵسۆزانە خۆنەویستانە هاتن بە دەمانەوە. ئێمەش لە ماوەیەکی کورتە دەستمان کرد بە تێکدانی خاونەکە و خۆتان ببینن تێکدانەکە و پاشان دروستکردنەکەی. ئێمە سەرەتا دەستمان کرد بە تێکردنی خانوەکە بەڕاستی چونکە خانوویەکی گوڵ و دار و کۆن بوو، خۆڵ و خاشاکێکی زۆری تیا بوو، بەڕاستی نزیکەی 27 گڵابەت زیاتر ئەگەر کەمتر نەبێ خۆڵ و خاشاکمان فڕێداوە. خۆشبەختانە بە هاوکاریەکانی ئێوە توانیمان دەست بکەین بە خاونەکە و لە ماوەیەکی کورتا کە کەمتر لە 3 مانگ ئەتوان بڵم خاونەکە بە ئەنجام گەیشت. من لێرەوە دەمەوێت سپاسی یەکە بە یەکەی ئەو کەسانە بکەین کە هاوکارمان بوون لە بەجێگەیاندنی ئەم خانووە قنجەڵە بۆ ئەم ماڵە خاون پێداویستی تایبەت و هەژارە. سپاس بۆ خوای پەروەردگار. ئێستا ئەوانیش هەروەکو هاوڵاتێکی ئەم هەرێمە ئەتوان ژیانێکی ئاسایی خۆیان بەڕێ بکەن و بە دڵێکی خۆش و چاوێکی گەشەوە. من لێرەوە دەمەوێت سپاسی یەکە بە یەکەی ئەو کەسانە بن کە هاوکار دڵنیام داوایان لێ دەکەم لێرەوە بەردەوام بن لە هاوکاریەکانیان بۆ دەستگای بەخشینی خۆ. دڵنیا بن هاوکاریەکانی ئێوەیە و ئەکا ئێمە بەردەوام بن. هاوکاریەکانی ئێوەی هەر جارێ و لە شارێک لە شارۆچکەیەکی ئەم هەرێمی کوردستان هەژارێک نەدارێک ماڵێکی خامۆش و تاریک ڕووناک و ئاوەدان دەکاتەوە. دڵنیا بن تا ئێوە بەردەوام بن ئێمە بەردەوام دەبین. زۆر جار هاوکاری و کۆمەچی خەڵکانێک ئەەکەین نایناسین، دواتر نازانین ئەو بڕەپارەکەمەی کە پێمان داوە ئاخۆ شوێنی خۆی گرتووە یاخود فێڵان لێمان کردووە. بەڵام کاتێک ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندا دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان لە ڕێگەی بەخشینەوە ئەبەخشن، چەند خۆشە دوای چەند مانگێک هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست زیاتر دڵخۆشمان دەکات و خەندە تۆرا و ناڕەحەتی و ناخۆشەکانی هەژاران و نەداران ئەکاتە بە خەندە و خۆشی. خەون و خەیاڵی چەندین ساڵەیان بۆ دەگەڕێنێتەوە. خەم و خەفەت و ناسۆری و ناخۆشی و ناهەموارەکانی چەندین ساڵەیان بۆ دەکاتە خۆشی و شادی و وەک ئەم ماڵەکە خۆتان بینیتان ماڵێک سەرتاپە لە ژیانێکی نەهامەتی و ناخۆشی شەو ڕۆژیان بەڕێ ئەکرد پڕ بوو لە مەترسی. ڕۆژێ شەوێ سەعاتێک نەبووکەوە بیر لەوە نەکەن و ئاخۆ خانوەکەیان بەسران نەڕوخێ و مار و مێرونێتە خوارەوە. بەڵام کاتێک بەخشندەی و دڵسۆزی ئێوەی خێرخواز و خۆشەویست لە ڕێگای بەخشینەوە تەنها لە ماوەی 3 مانگدا ژانێکی خۆشگوزەران و نەهامەتی و ناخۆشەکانتان بۆ کردن بە خەندە و خۆشی. بۆیە لێرەوە پێتان ئەڵێین هەمیشە ببەخشن، بیر لەوە مەکەن و ئاخۆ لە گریفانتان دەرچوو
بیر لەوە بکەنەوە ماڵێکتان ئاوەدان کردەوە خەون و خەیاڵی دایا مناڵی ئاوا و باوکیان و دایکیان بۆ دەگەڕێتەوە و خەندە تۆرا و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ ئەکەنە بە ژانێکی خۆش. بۆی پێتان ئەڵێین تا ئێوە ببەخشن دڵنیابن هەژاران و نەداران لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دڵیان خۆش دەبێ و شادمانی و ئاسوودەیان بۆ دەگەڕێتەوە. دڵنیام ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەر بەشداریشتان نەکرد بێ لە هاوکاری ئەم ماڵە لە ئێمە زیاتر دڵتان خۆشەکە ماڵێکتان لەو هەمومەنێتی و ناڕەحەتی و ناخۆشی ژیان ڕزگار کرد. بۆی لێرەوە پێتان ئەڵێین دەستان خۆش بێ و خوای پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە و دوور بوون لە هەموو ناڕەحەتی و ناخۆشیێک لە دنیا و لە دوا ڕۆژدا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55. بنەرانی بەڕێز و خۆشەویست، ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشەویستان، وەگوتراوە پێشکەوتنی هەموو گەل و نەتەوەیەک، پێشکەوتنی هەموو وڵاتێک لە کایەی پەروەردە و لە پێشکەوتنی سێکتەری زانست و زانستخوازیەوە دەرەکەوێت. لەو ڕوانگەوە دەستگای بەخشینی خێرخوازی لە پلانی ئەم ساڵیدا هەستاوە بە دانانی پلانێک بۆ خزمەتکردنی کایەی پەروەردە لە هەر جێگە و لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان. قوتابخانەیەک پێویستی بە هاوکاری بوو بێت، پێویستی بە نۆژەمکردنەوەیەک بوو بێ، پێویستی بە هەر شتێک لە پێداویستیەکانی قوتابخانەکە کرد بێ. دەستگای بەخشینی خێرخوازی ئەگەر هاتبێتە لای ئەوە دەستی نەناوە بەڕوویانەوە و هەوڵی داوە جێگە پەنجەی لە خزمەتکردن بە بواری پەروەردە بنەخشێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی دەستگای بەخشینی خێرخوازی کۆمەڵێک هاوکاری پێشکەش بە قوتابخانەی ئامادەیی موکریان کردووە ببینن کە ئەم خزمەتکردنە ببینن کە مامۆستایان و قوتابیانی قوتابخانەی موکریان چۆن باس لە کار و چالاکی و خزمەتەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دەکەن. خێرهاتنی تەلەڤیزیۆنی پەیامەکەین بەرنامەی بەخشین بۆ قوتابخانەکەمان. ئەم بەرنامەیە ئێمە لە زۆر پێ ئاشناین لە ڕێگەی یارمەتیدانی کەسانی نەخۆش و کەسانی بێ ماڵ و بێ حاڵ و بێ دەرامەت جێدەستیان دیارە بەڕاستی. بەڵام خۆشبەختانە هاتوون ئامادەیەکەی ئێمە و قوتابخانەکەی ئێمە کە دوو قوتابخانەی تایەکیان ئامادەیەکێکیشانش بنەڕەتیە هەساون بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی کە زۆر گرنگە بۆ قوتابخانەکەمان. ئێمە وەکو ستافی مامۆستایانی ئامادەی موکریان، وەکو ستافی ئیدارە بە ناوی خوێندکار و قوتابیانی خۆشەویستشەوە زۆر سپاسی ئەم بەرنامەیەم دەستگای خێرخوازی بەخشینە ئەەکەین بۆ ئەم یارمەتیدان و بۆ ئەم بەسەرکردنەوەی قوتابخانەکەمان. بەڕاستی
یارمەتیدانی ئەم جۆرە قوتابخانەیەکەوە لە شوێنێکی تا ڕادەیەک هەژارنشینی شاری سلێمانیایە جێگەی دەستخۆشیە و دەستگای خێرخوازی بەخشین کە بواری خوێندن و بواری پەروەردە و بواری پەروەردە و فێرکردنی هەڵبژاردووە بەڕاستی ئەمی ژێکێکە لە ئیشە جوانەکانیان و دەورێکی زۆر باشی ئەبێ بۆ مستەقبەل و بۆ داهاتووی خوێندکاران و من زۆر سپاسیان دەکەم و دووبارە بەخێر بێن و دەستخۆشیان لێ یەکەم و زۆر سپاس. ناوی سەرجە مامۆسایان و خوێندکارانی ئامادەیی مکریانی کوڕانەوە سوپاس و دەستخۆشی پێزانینمان بۆ دەستگای بەخشین کە هەستاون بە دابینکردنی وایتبۆرد و ئامێرەکانی گەرمکردنەوە لە زۆپا و دابینکردنی مۆلیدەی کارەبایی بۆ مەکتەبەکەمان دەستخۆشیان لێکەین زۆر سوپاسیانەکەی نمونیان زۆر بێ بەڕاستی لەم ڕۆژگارەیە وەزارەتی پەروەردە بەتەنیا نایپەرژێزێتە سەر ئەوانە بە بۆنەی قەیرانی داراییەوە و ئەوە ئەرچی حکومت بوو لە ڕاستیە ئەرچی وەزارەتی پەروەردە بوو بەڵام لە ئێستاە ڕێکخراوە خۆبەخشەکان ڕێکخراوەکانی بەخشین ئەو بۆشایان پڕکردوێتەوە زۆر سپاسیانەکەی دەستیان خۆش بێن نمونەیان زۆر بێت. من وەکو قوتابیەکی ئامادەیی مکوریانی کوڕان زۆر دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و دەستگای بەخشین دەکەین کە هاوکاری مەکتەبەکەیان کردین لە ڕێشەن وایتبۆردێک و مۆلیدەیەک کە لەم کاتەدا حکومەت توانای دارایی باش نییە و توانای ئابووری باش نییە و زۆر سپاسیانەکەین و بەڕاستی ئەگەر ئەوان نەبوونا دەبووە دایک و باوکەکان پاریان دابین کردایە بە ئەو وایتبۆرد و شتانە زۆر سپاسیانەکەین و چەند شتێکیان دابین کردەوە مەکتەبەکەمان ئێمە لە ڕێی قوتابخانەی مکوریان و لە ناوی قوتابخانەی مکوریانەوە سپاسیانەکەین بۆ ئەو هاوکاریانەی کە پێشکەشیان کردین. ئێمە وەکو قوتابیانی قوتابخانەی مکوریان زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەو هاوکاریانی کە بۆ قوتابخانەکە و ئێمەیان دابین کردووە. بەرنامەی بەخشین نەک یارمەتی هەژاران دەدات وەکو ئەوەی یارمەتی قوتابخانەکان دەدات چونکە قوتابخانەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کە کۆمەڵگەیەکی باش بۆ کۆمەلگاکەمان دابنێت و قوتابخانە زیاتر سەرچاوی هەموو شتێکە لەوەی کە نەوەی تازە پێ بگەێنێت بۆیە زۆر باشە کە نەک ئەم بەرنامەیە هیواداری چەند بەرنمەیەکی دیکەشە بێت کە یارمەتی قوتابخانەکان بدا و بەرنامەی بەخشین نەک هەستاوە بە یارمەتیدانی هەژاران وەکو هەستاوە بە یارمەتیدانی قوتابخانەکان کە ئەمە خۆی لە ئەسڵا کاری حکوومەتە بەڵام ئەم بەرنامەیە پێهێستاوە بە دروستکردنی بە یارمەتیدانی ئەم بەرهەمە بۆ قوتابخانەکان هیواداری نمونەیان زیاتر بێت. ئێمە وەکو قوتابیانی مکریان زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هەستا بە دابینکردنی وایتبۆرد و زۆپا و مۆلیدە بۆ ئێمە و بێژگەلەوە بەرنامەی بەخشین هاوکات یارمەتی هەژاران و خەڵکانی دیکەش ئەدات ئێمە زۆر سپاسیان دەکەین لەلایەن قوتابیانی مکریانەوە. خوێندکارانی ئامادەی مکریان سپاسێکی بەپایانی بەرنامەی بەخشینەکەی بۆ دابینکردنی چەندی پێداویستی بۆ قوتابخانەکەمان وەک زۆپا و وایتبۆرد و مۆلیدە زۆر سپاسی بەپایان یەکەین و سپاسی بەرنامەکەیان دەکەین. هەراتنتانەکەم و دەستخۆشیتان لێکەم من وەکو خۆم زۆر سەرسام بوو بەم کارەی ئێوە کردان لە خوێندنگاکەمانە چونکە بەڕاستی لە زروفێکی وەکو ئەمڕۆیە کە قەیرانی دارایی زۆر کاریگەری هەیە لەسەر ئێمە بە تایبەتی خوێندنگاکان زۆر شت هەیە کە پێویستیانە و وەکو وەزارەتی تەربیە ئێستا ناتوانێت بۆ ماسەڵ بکات لەبەر زۆفی ئەمڕۆ کە ئێوە شتێکی واهی ئەکەن ئەمە زۆر کاریگەرێکی زۆری هەیە بۆ خوێندنگاکەمان من وەکو خۆم چەندەها جار کە لە کۆلاشتن و سمبۆردەکانمان توانای نووسینی نییە یاخۆ توانای سڕینەوەی نییە ئێوە کۆمەڵێ شتی باشتان بۆ ئێمە هێناوە یاخود زۆپاکانمان زۆربەی کات لە پۆلا گڕەگرێیان غازی هەیە لەبەرەوەی وەکو باسم کرد پێشتر لەبەر قەیرانی دارایی فەتێکی زۆر ئێمە ئەو شتانەمان بۆ نایەت لەلایەن وەزارەتی تەربیەوە بەڵام ئێوە
کارێکی واتان کردووە کە هەرگیز ئەمە لەلایەن کەسێکی ترەوە نەکراوە لەوانەیە زۆر شوێنی تر هەبێ زۆر لە ئێوە وەزعی مادی باشتر بێت و بشتوانێت زۆر زیاتر لەوە بکە بەڵام ئەم هەستی ئێوەی نەبێ بەڕاستی هەستێکی زۆر زۆر جوانە بەڕاستی کارێکتان کردووە کە نمونەی نییە دەستخۆشیتان یەکەم و سوپاسانەکەم هیوادارم نمونەتان زۆر بێت. پێشکی بە ناوی خۆی گەورە میرەبانەوە ئێمە وەکو ئامادەی موکریانی کوڕان زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەو یارمەتیانەی کە پێشکەشی مەکتەبی ئێمەی کردووە بەڕاستی لە ئەو پێداویستیانە هەمووی ضرورە یەکێک لەو پێداویستیانەی کە زۆر پێویست بوو ئێمە مەکتەبی ئێمە داوامان لێکردن لەم بەرنامەیە کە بە سوپاسەوە هاتن بە دەنگ ئێمەوە لەوانە دابینکردنی مۆلیدەیەک ئەنجا وایبۆرد دە وایبۆردیانی ناوە دە سۆپای سۆلانەیان بۆ دابین کردوین بەڕاستی من وەکو ئەم پێداویستیانەی مەکتەب چونکە ئەم قەیرانی داراییە هاتووە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە قوتابخانەکان بەڕاستی ئەم یارمەتی دانانیان زۆر زۆر پێویستە چونکە ئێمە لە ساڵانی ڕابردووە جاری وا هەبووە پارەمان لە دایک و باوکەکان کۆ کردوتەوە ئێمە زیاتر وەکو ئەم ئامادەیە 16 حەبە پۆلمان هەیە لەگەڵ چەند قاعەیەکە هەیە ئەم قاعانە بەڕاستی پێداویستیەکانیان زۆر ضرورە اینجا لێکێک لەو شتانەی تیش کە هەڵساون بە دابینکردنی دە سۆپایان بۆ هێناوی ئەو سۆپایانە بەڕاستی زۆر شوێنی خۆی گرتووە زۆر سپاسیانەکەی ئەم بەرنامەیە بەڕاستی جێگەی خۆی کردوێتەوە لە دڵی خەڵکیە ئێستا ئەم کەرتانەی من زۆر دەستخۆشییان لێ یەکەم لەوەی کە بیریان لێ کردوێتەوە ئەم یارمەتیدانە لە کەرتی پەروەردەیان جێبەجێ بکەن. ناوی مامۆسانی قوتابخانەکەمانەوە ئامادەیی موکریانی کوڕان ڕێز و دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخراوی دەستگای بەخشین بۆ هاوکاریانی کە پێشکەش بە قوتابخانەکەمان کردی لە دابینکردنی چەند سۆبایەک و ژمارەیەک لە وایتبۆرد و مۆلدەیەکی پێویست بۆ قوتابخانەکەمان دەستخۆشیان لێ یەکەین هیوادارین نمونەیان زیاد بێت دیارەکە پرۆسەی پەروەردە پرۆسەی گشتگیرە هاوکاری هەموو لایەکی پێویستە و دەستخۆشیمان هەیە بۆ ئەوانەی کەەوە هاوکارە بن لەم بوارەدا ڕێز و سوپاسمانێ دەستان خۆش بێت. بە ناوی خۆی گەورە ئێمە وەکو دەستەی بەڕێوەبەر و دەستەی کارژێڕی لەگەڵ سەرجەم مامۆستایان و خوێندکارانی ئامادەیی موکریانی کوڕان زۆر بە خێراتنی تیمی دەستگای بەخشینی کۆمەڵەکەم کە هاتن بۆ خوێندنگاکەمان و سەردانیان کردین لەم ساتەیە کە بەڕاستی بە قەیرانێکە ئەڕۆین لە هەموو سێکتەرەکانە بە تایبەتی سێکتەری پەروەردە سێکتەری تەندروستی من لێرەوە ئەتوانم بڵێم کە بەڕاستی دەستگای بەخشین هەدەفی خۆی پێکاوە لەوەی کە ئاوڕیاوەتەوە لە سێکتەری پەروەردە و لەگەر بە تەندروستی کە
لە هەردوو بوارەکان ڕۆڵیان دیارە و ڕۆڵیان ئاشکرایە. ئێمە دەستخۆشیان لێکەین داواکانی لە خوای گەورە کە سەرکەوتویان کە لەو پرۆسە ئینسانیە و مرۆڤایەتی کە گرتوانەتە ئەستۆ. دیارە ئێمە بە دەرنەبووین لەو یارمەتیە کە سەردانیان کردوین بۆ خوێندنگە لەسەر داواکاری خۆمان بە سوپاسەوە کە بواری سێکتەری پەروەردە ئەمڕۆ کۆمەڵە ناتەواویمان هەیە، کۆمەڵە پێویستیمان هەیە کە نەتوانراوە حکوومەت دابین بکا بۆ ئێمە، بەڵام ئەوان بە سوپاسەوە بۆ ئێمەیان دابین کردووە کە لەو شتە هەنووکەیانەی کە پێویستە بۆ ئێمە وەکو زۆپا زۆپایان بۆ دابین کردوین، وەکو وایتبۆرد دەوایت بۆردیان بۆ دابین کردوین و هەروەها مۆلیدەیەکی 25 ئەمپێریان بۆ دابین کردوین، زائیدەن کۆمەڵێ سەتڵ و کۆمەڵێ شتی پێویستی بۆ بواری پاک و خاوێنی و بۆ ژینگە. پێویستە یارمەتی دەستی یارمەتی لە هەموو بوارەکانە درێژ بکرێ بۆ ئەوەی کەوا کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنین و ئەمان وەکو ئەو پرۆژەی کە دەستگای بەخشینی کۆمەڵدایناوە بەڕاستی دەستگایەکە سەرکەوتون و قسووریان نەکردووە و ئێمە ئاگادارین کە لە بواری پەروەردای یارمەتی چەندەها خوێندنگیان داوە و هەروەها لە بواری تەندروستیە ئەوە دەستگای بەخشینە کە بەڕاستی یارمەتی خەڵک ئەدرێ، یارمەتی فەقیر و هەژار ئەدرێ لە ڕووی تەندروستیەوە دەرمانیان بۆ دابینەکەن و ئەمە کە دوو سێکتەریان گرتووە کە پەروەردە و تەندروستیە بۆیە ئێمە داوای لە خوای گەورەکەین کە سەرکەوتویان کە و بەرنامەیەکی جوانیان هەیە. دیارە ئەم بەرنمەیە کە ئیسفادەی هەیە بۆ ئێمە و ئێمە توانیومانە لە ڕێگەی ئەو هاوکاریانی ئەوانەوە پرۆسە بە درێژە بە پرۆسی خوێندنمان بین و ئەو کەم و کوڕیانی کە لە مەکتەب خوێندنگاکەمان هەیە بەڕاستی جێبەجیان کردووە. من دەستخۆشیان لێکم خوای گەورە پاداشتیان باتەوە و ئێمە زۆر سوپاسیانەکەین بە ناوی دیسانجارێکی کەش بە ناوی دەستەی بەڕێوەبەر و کارگێڕی مەکتەب و لەگەڵ سەرجەم مامۆستایان و سەرجەم خوێندکاران. دیارە ئێمە لە کۆمەڵی خوێندکارانیشا کە کۆیانەکەینەوە ئێمە هەفتانە لە ساحەکە باسمان باسی ئەو پرۆژێمان بۆ کردوون و وتومانەکە ئەو دەستگای بەخشین هاوکاری ئێمەیان کردووە بەو بڕە شتێک کە بۆ ئێمەتان ناردووە و ئێمەش زۆر سوپاستانەکەین دیسانجاریش کەش یاخوا ئەمسالتان زۆر بێ و دەمەدرێژ. بنەرانی بەڕێز و خۆشەویست، دەستگای بەخشینی خێرخوازی هەمیشە بە هاوکاری و پشتیوانی خوای پەروەردگار و پاشان بە پشتیوانی ئێوەی خێرخواز و سەنگین بە هاوکاری بەخشینەکانی ئێوە هەمیشە دەستگای بەخشینی خێرخوازی لە خزمەتی هاوڵاتیانی ئەم وڵاتەدا بووە. دەستگای بەخشینی خێرخوازی بە کۆمێکەکانی ئێوە لە ماڵێکی تاریکدا مۆمێکدا ئەدوسێنێ. بەهۆی بەخشینەکانی ئێوەوە دەستگای بەخشینی خێرخوازی خەندە دەخاتە سەر لێوی و منداڵێکی بێباوک. بە بەخشینی ئێوە دەستگای بەخشینی خێرخوازی هاوکاری و دەستگیرۆیی نەخۆشێک دەکات. لە هەمان کاتدا بەهۆی بەخشینەکانی ئێوەیە دەستگای بەخشینی خێرخوازی توانیوێتی خزمەت بە قوتابیانی وڵاتەکەی بکات، توانیوێتی ئاوەدانی بخاتە ناو چەند قوتابخانەیەک، توانیوێتی لە پرۆسەی خوێندن پشت و پەنای قوتابیانی وڵاتی خۆی بێت. بۆیە لێرەوە پێتان دەڵێن دەستی ماندوو نەبوونتان دەگوشین، دوعای خێرتان بۆ ئەکەین. هەمیشە ئەڵێن خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانتاندا.